بەڕێزان سڵاوتان لەبێت. گفتوگویم جارەمان تایبەتە بە سیستمی نوێی دامەزراندن کە لە ناسیستمی و ئێستا بووە بە سیستم و کۆمەڵە ڕێوشێن گیراوەتە بەر بۆ ئەوی تا ڕادێکی بەرچاو ئەوەندەی کە ممکن بێت دادوەری بپارێزرێت. هاوکات دەرفەتێکی ژەکەینەوە بۆ کەسانی کە گلەییان لەم سیستمەش هەیە. ئەمە جگەلەوەی کە هەوڵ ئەدەین لە دیدی منتەدای ئابووری کوردستانەوە بزانین سەبارەت بەو فشاری دەرچوان کە هەیەە بۆ سەر حکوومەت هێرێمی کوردستان سەبارەت بە داواکاری دامەزراندن بزانین ئەم لایەنەش کاریگەری باش و خراپی لەسەر ئابووری هەرێمی کوردستان چییە؟ هاوکات بزانین دید و سەرنجی خوێنکاران و هاوکات ئەو کەسانی کە فۆرمەکان پڕکردێتەوە گلێ و گازندیان هەیە یان ڕازین لە سیستمەکە چییە؟ هەمووی لە ناو ئەم پرۆگرامەدا پێشکەشتانەکەین. بە ئامادەبوونی ئەم میوانە بەڕێزان توانە ئەحمەد لێ پرسراوی نووسنگی ڕاگەاندنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، مەحموود عوسمان بەڕێوەبەری ئاماری سلێمانی و ئەندامی لیژنەی باڵای دامەزراندن، مامۆستا محەممەد کەریم سەرۆکی منتەدای ئابووری کوردستان، دلێر عەبدولخالق خوێنکاری زانکۆ. بەڕێزان زۆر بە گەرمی بە خێراتنتانەکەم و سوپاس بۆ ئامادەبوونتان لەسەر مێزی پرۆگرامەکەمان. سەرەتا مامۆستاوی ڕای بە خێراتن و ماندوو نەبوونە لێتە پرسم لەسەر ئەم سیستما گەر کرێت تێگەیشتێکی زیاترمان بیتێ بەهۆی ئەوەی کا دەرفەتی پرۆگرامەکە نسبەت بۆ کۆنگرە ڕۆژنامەوانی کە دەرکەوتووی زیاترە. ئێستا ئەم سیستمە چۆنی هەڵا سەنگێنی بەراورد بە جاران وەزعی دامەزراندن چۆنە؟ بەڵێ ئەگەر هەڵی سنگێنین یاخۆ باسی بکەین مەبەستم هەڵسەنگاندن و باسکردن تقریبانێک ئەم تاوان ئەم سیستەمە کە داڕێژراوەتەوە ئەوە ماوەیەکی زۆری پێچۆکاک و ئەو بڕیارە دەرچووەوە بناقەشە کراوە کە سیستەمی تازی دامەزراندن چۆن بێ لە ساڵی 2011 دوای ئەوە بوو لە بڕیاری ژمارە 36 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە حەڤەی 3 2011 دەرچوو بۆ بڕیارەکە گەیشتە دەست پارێزگاکان بەوەی دەسەڵاتی داوە لە سنووری هەر پارێزگایەک و ئیدارەیەک لیژنەیەکی دامەزراندندا بمەزرێ بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگار و ئەندامێتی نوێنەری وزارەتی پلاندانان کە بەڕێوەبەری ئامارە لە پارێزگاکە و نوێنەرایەتی وزارەتی دارایی بەڕێوەبەری گەنجینەکانە لەگەڵ نوێنەرێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە کاتی دامەزراندنە نوێنەری هەموو فەرمانگەکان ئەبنە ئەندام لەو لیژنەیە بۆ حاڵەتی دامەزراندنی هەر فەرمانگەیەک. دوای کە بڕیارەکەمان بۆ هاتوو خوێنمان و لێ تێگەیشتین و لە بڕگەکانی ئەبێت ئێمە و ئەڵێت لە ڕۆژی دەرچوونی ئەم بڕیارەوە دەست بکرێ بە جێبەجێکردنی تاوان نابێت چاوەڕێی تەزدیقی ملا بکەنێ بێت دەست پێ بکەین. دەستکردنەوەکەمان ئەوە چییە لە پارێزگای سلێمانی کە لە زۆر لاوەگلەیانە کرد بۆ دەست پێشکەریان کرد و دەستیان پێکردووەمانە، بەڵام ئێمە وەکو تەڵەبەیەکی زیرەکە بێ خۆمان ئامادەکەین. قۆناغی یەکەم ئەوەیە کە تۆ بەپێی ئەو بڕیارە هاتووە فۆرمێکە بێت دروستکەین بشێ بۆ CV دەرچوانی کۆلێج و پەیمانگاکان وکو قۆناغی یەکەم کە ئێمە بڕیارماندا بوو بە قۆناغ کارەکانمان ئەنجام دەین لە لیژنەی باڵای پارێزگای سلێمانی. قۆناغی یەکەم بۆ دەرچوانی کۆلێج و پەیمانگاکان، قۆناغی دووهەم کە ممان کۆتایی پێهێنا بۆ ئامادەیەکان و خوار ئامادەیەکان. لەو مەرحەلایەمە دوو فۆرممان دروست کرد، دوو فۆرمی جیاواز و ڕێنەکانیشیان جیاواز بوو، فۆرمێک بۆ دەرچوانی کۆلێجەکان و فۆرمێکش بە دەرچوانی پەیمانگاکان و بەپێی ئەو بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هاتەوە و پێوەرانی کە دایناوە بشێک لە ئەو سیڤە بەوەشەوە نەوەستایان خۆمان زۆر پرسمان کرد بە هەموو کەسێکی پەیوەندیدار بەو مەوزوعەوە تەنانەت ڕۆیشتینە ئەنتەرنێتەوە ئەو سیڤیانەی ئەشێ لە وڵاتەکانێک بۆ پێشکەشکەر بۆ داواکاری وەزیفەیەک کارێک وەڵحاصل گەیشتنە ئەو حاڵەتەی کە ئەو فۆرمە جوانە دروست بوو و جێگای ڕەزامەندی هەموو لایەک بوو کە هەموو ئەو پرسانەی تایە کە دەرچووەکە داڕژێتەوە و هەر ئەو زانیاریانەی لەو فۆرمەکە بێتە مای خاڵبەندی بۆ هەموو کەسێک لە اختصاسی خۆیە. لە بڕیارەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە هاتووە ئەڵێ بواری پسپۆری و بڕوانامە و جۆرەکەی وە ساڵی بەدەستهێنانی وەروەها نمرەکەی ئەوەی مەدامەناوە نمرەکانی لە 100 داماننا ئەوەی کە داماننا 100 بۆ نمرەکانی و 50 بۆ 4 حاڵەتی تر 20 دەرەجە بۆ تەمەنی کە لە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە هاتووە ڕەخسانی دەرفەت کار بۆ گەنجان تا گەنج بێ تەمەنی خاڵی زیاتر بێ. ئەمە 2 بۆ ساڵی دەرچوون ئەبێ دەرجەت پێ 20 ماداناوە ئەمە 40 خاڵێک بۆ ئەوەی کە سەڵتە 2 خاڵ بۆ ئەوەی کە خێزاندارە باری کۆمەڵایەتەکەی و 8 خاڵیشماندانا بۆ ئەو کەسانەی کەوا
گرێبەستیان بۆ لەگەڵ بە پێی بڕیارەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هاتووە ئەو کەسانی کە گرێبەستی کاتیان هەبوو لەگەڵ فەرمانگەکانی دەوڵەتە بە هەن وەرگ بیگیرێ و خاڵی بۆ دانرێ لەوێشە ئێمە 1 بۆ 6 مانگ 2 خاڵمان داوە پێی وەلحاصل بۆ ساڵێک 4 خاڵ و 2 ساڵ و زیاتر 8 خاڵمان داوە پێی لەوێ هەموو کۆی ئەم نمرانە ئەکاتە 150 لەو 150 خاڵە بۆ هەر کەسێک و لە پسپۆری خۆیان خاڵبندی بۆ بکرێ تاوانە حاڵەتانشمە زیاتر بۆ دەرکەوت ماهیەتی و ڕاستی ئەو سیستەمەی ئێمە دواتر کە داماڕشتەوە دوای ئەوەی کە داتاکانمان کە فۆرمەکانمان تەسمیم کرد بۆ هەموو زانیاریانەوە و بە پێی پێوەرەکان لێت ناشارمەوە کە لژنەکە وا بیری وە بۆ چوو بە تایبەتی جەنابی پارێزگارێک و 70 هزار فۆرم چاپ کرێ بۆ دەرچوانی کۆلەج و پەیمانگاکان ئێمەش ئێسرارمان لەوە کردەمانوت 15 تا 20 هزار چاپ بکەین بۆ ئەیگو ئەوەی ئەبیسمەوە بەدەیان هزار کەس لە دەرچووی کۆلێج و پەیمانگا بێکارن لە پارێزگای سێمانی بۆیە پێویستەکە و فۆرمانە بە قسەمان کرد بەڵام دوایش دەرکەوت بۆمان کە لە 25 کە فۆرمەکانمان ئامادە بوو و هەموو فۆرمێک کۆدی خۆی هەبوو لەسەر و لە خوار و عینی کۆت 51 بنکەمان کردەوە لە سەرانسەری پارێزگاکەی سلێمانی و لە ناو شاری سلێمانیە 22 بنکەمان کردووە بۆ ئیسراحەت و چوونی دەرچوانەکان و بە ئیسراحەت فۆرمەکان وەرگرن لە 10 ڕۆژی یەکەمە فۆرمەکان تەواو لە 5 ڕۆژ باشە کۆی ئەو فۆرمانەی کە مەسەڵەن پڕکراوەتەوە هەمووی بەشداری کێبڕکێکەکەی کردووە جارزی جەنابتەکەم دەو 51 بنکە و لە مای ئەو 5 ڕۆژی دامانە لە 25 تاکو 6 ئێمە 16,631 فۆرممان دابش کرد لە 9 تاکو 26 کە دامان نابوو تەمان ڕیکلامێکی زۆرمان بۆ کرد ئەعلامێکی زۆر لە هەموو کەسێک ڕاگەیاندا و لە ماوەی ئەو 5 ڕۆژە 15,175 فۆرمان مۆگەڕایەوە باشە فعلا ینی قسەکانی ئێمە لە هەدەفماندا بوو لەبەرەوەی ئێمە خاوەنداتین و بە دوای شتەکانە ئەڕۆین کە وتومان 15 تا 20 هزار فۆرم چاپ بکەین ئەمانزانی ئەوەنە کەس هەیە خڕیج و ماوەتەوە لەو 15,175 6,647 فۆرمیان دەرچووی کۆلێج بوو کە هاتەوە باشە دوای هاتنەوەیان تەبانە هەموو لە مانگی 6 لە مانگی 7 دەستمان کرد بە ئیدخالکردنی ئەم فۆرمانە سەرجەم کۆلێج بەجیا پەیمانگا بەجیا و بە پێی سیستەمێک و داتابێسێکی و بەرنمەیەکی پێشکەوتو ئەم فۆرمانە هەموو ئیدخالی کۆمپیوتەری کرا دواتر دەبڵ ئیدخالمان کردووە بۆی تا بتوانین هەڵی بگەینە سفر هەرچەنە من ڕایەگەنم عنی بێهاڵە نەبووین لە بازە حاڵەتێکە بەڵام بۆ ئەوەی ئەمە CV خەڵکە و نابێ وەکو توێژینەوەیەک نییە کە لە بواری ئامارە هاتووەڵێ ئەتوانی لە 5 یا 10 دەستپەی هەڵیتیش تیا بوو تۆ لە هەدەفت داوە بەڵام ئەمە کە پەیوەنددارە بە ئەوینانەوە کارێکمان کرد کە دەبڵ ئیدخالمان کردەوەبینی کرا تدقیق کرا کۆدین کرا هەموو و خاڵبەتدی لەسەر ئاستی ئەو سیستەمە بۆ هەموو کەسێک لە اختصاصی خۆیان کۆلێج و اختصاسەکەی و هەروە پەیماگای اختصاسەکەی ئەنجاماندا ئەمە مانگی 7 ئەمە پیشەمان بوو کە تەواومان کرد دواتر چوینەوە لای فەرمانگەکان میلاک تەزدیق بوو هات حاضر بوو بۆی ئەمە ئێستا پێشکەوتوین لە ئاستی هەرێمی کوردستانە کە ئێمە سەرجەم وزارەتەکان و هەمومان تەواو کردو بۆ نسبەت قۆناغی یەکەم فەرمانگەکانیش نەمان هێشت بە کەیفی خۆیان کار بکەن بێ بەکار بە بەرنمەیەکی کۆمپیوتەری بێ بلیۆ و بگونجێ لەگەڵ بەرنمەی CV ئەم دەرچووە بەڕێزانە زۆر باشە مەسەڵەن بمبووری ئێستا گەڕەمە وڵات بەڕست کاکتوانە مەوزوعی دابشکردنی وەرگرتنی پسپۆریەکان لە ڕووی چەندێتی و چۆنێتیەوە وەکو بەڕستان ئاگاتان لێبوو بێ ئەمە بەس بڵین تەنیا عەدالەتی ئەوەی کە مامۆستا باسی کرد لایانی لۆجستی و لایانی مەسەڵەن پاراستنی پێوەرەکان و ئەوەیە کار ڕوونی کردەوە بەڵام وەکو لایانی استراتیژی ئەگەر پرسیارە بکەین حکوومەت لەسەر چ بنەمایەک مەسەڵەن بڕیاری داوە چەند ڕشتە لەکوێ وەربگیرە یا میلاکاتەکان چۆن دابەش بکرێت بڵێ استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە عدالەت و مافی دامەزراندن بۆ هەموو تاکێک لە کوردستان وەکو یەک بێت دەرفەتی یەکسان لە دامەزراندن بۆ هەموو هاوڵاتیی ئەم کوردستانە فەراهەم بکات بۆ ئەمە بەستە بیر لەوە کرایەوە یەکێک لە وەحدە ئینتخابەکانی لیستی کوردستانیش کە حکوومەتی پێکەنا ئەوەیە کە ئەنجومەنی ڕاژە دامەزرێ بەڵام بەداخەوە دامەزرانی ئەنجومەنی ڕاژە دواکەوت بۆیە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بیر لەوە کردەوە تا ئەنجومەنی ڕاژە دامەزرێ ئالەتێک و میکانیزمێک دەستنیشان بکات بۆی کە دامەزراندن بەپێ ئەم سیستەما بەڕێوە بچێت کە
ئەم ڕێنمایانەی کە ئەنجومەنی وەزیران دەریکردن پێوەرەکان زیاتر هەمان ئەو پێوەرانە بوون کە لە پرۆژه یاسای ئەنجومەنی ڕاژا هاتبوون و پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرا. مەبەستی حکوومەت چیە و مەبەستی حکوومەت ئەوەیە کە مافی دامەزراندن بە یەکسانی بدا بە هەر هاوڵاتێکی کوردستان و من مەبەستم تێگەملەوە ئەمە مەسەڵەن سپاس بۆ ڕوونکردنەوەکەت بەڵام زیاتر مەبەستم لەو لایەنەیە کە بەس تەنیا وەکو لایەنی حقوقی سیرکرا بەڵام من لە زاویەی پێداویستی سەکتەرەکان ئەنجومەنی ڕاژا هەڵستێ بەوەی کە تەحدیدی میلاکات دەکات و وەسفی وەزیفی دیاریەکات بۆ هەموو سەرجەم فەرمانگە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام استراتیژیێکی حکوومەت چی بۆ ئەو بکات دەسەڵاتیش دابشکە یەک لە پرەنسیپەکان و استراتیژەکانی حکوومەت ئەوە بووکە دەسەڵات دابەزێنێ بۆ پارێزگاکان و بۆ ناوچەکان و بەڕێوەبەر گشتەکان و ئەم سیستەم ئەم ڕێنمایە حکوومەتی هەرێمی کوردستانی دووبارە بەرجەستی ئەم استراتیژیە حکوومەتی هەرێمی کوردستانی کرد و حکوومەت دەسەڵاتی تاواویدا بە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی تاواویدا بە پارێزگاکان کە لیژنەی سربەخۆ پێکبێنن لە پارێزگاکان و پارێزگا سەرۆکی ئەو لیژنەیە بێت جگە لە چەند ئەندامێک و ئەمانە دەسەڵات ئەم لیژنانە دەسەڵاتی تەواویانەی لە دروستکردنی فۆرم لە چۆنیتی دابشکردنی بەڵام ئەم چوارچێوە ئەوی تاڕێکە ئەو لیژنانە پێ بابند بوون ئەوە بوو کە دەبێت بە عەدالەت بێ ئەبێ بە ئاشکرا و لەڕێی ئەعلانەوە بێ ئەبێ هەموو کەسێکە مەرجەکانی تێدایە بۆی هەبێ لە ڕێی ئالێتێکی ئاشکرا و شەفافەوە بتوانێت چێبڕچێ بکە و منافەسە بکە و مافی ئەوەشی هەبێ کە دابمەزرێ و ئەگە جگە لەوەش وەکو فلتەرێک ئەنجومەنی وەزیران لە ڕێنمایانەدا تەسبیتی کردووە کە وەزارەتی دارایی تەنیا ئەو فەرمانانە جێبەجێ ئەکاکە لەو لیژنانەوە هاتوون لە لیژنی پارێزگاکان واتە وەزارەتی دارایی بۆی نییە هیچ فەرمانێکی دامەزراندن جێبەجێ بکە لە حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەو ناوانەی کە لە پارێزگاکان لە لیژنەی پارێزگاکانەوە ناویانە پاڵێورێ و بەرزەکرێت بەسەر لیژنەکە فەرز ناکرێت و لیژنەکان ئازادن دەسەڵاتی تەواویان هەیە بەڵام لەو چوارچەوەی کە ئەو ڕێنماییانە چوارچێوانەی کە لە ڕێنماییەکانە هاتوون کە بریتە لە عەدالەت و رەخساندنی دەرفەتی وەکیەک و لە ڕێی فۆرم و ئەعلان و بە ئاشکرایی بە شەفافی. زۆر سپاس مامەساوەکو ئەزانین کە بەر لە ئێستا بەڕاستی بەر لەم سیستەما هەمومانەوە ڕاستێکی بەدیهەیە زانین کە مۆزوعی دامەزراندن بابەتێکی زۆر ئیشکال ئامێز بوو و زیاتر ئەو کەسانی کە لە دەسەڵاتەوە نزیک بوون و نزیکی حەجەکە بوون وەکوترێت ئەو مافیان پێ بڕا خەڵکێکی زۆر مەغدور بوون کە مستحقی دامەزراندنیش بوون ئەگەر مەسەلەکە بێتە سەر لایەنی ئێستحقاقات بەڵام لە ئێستاە لە ناو ئەم سیستمەیە مەسەڵەن ئەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین خۆمان لەو لایەنە خراپانەی پێشووتر ڕزگارمان بۆ ئێستا توانین بڵین نوعێک لە ڕێگەی عەدالەتمان گرتوۆتە بەر لەم سیستمە تازەیە. بەڵێ قوربانم بۆ تاواکردنی قسەکانی خۆمیش ئێمە بتەبەن ئەم سیستەمە بۆ دانراوە بۆ بیری لێکراوەتەوە ئاوەهایی ئەگەر ئەوەی کە جەنابەت ئەڵێ دەنگۆی نەبووە لەسەر دامەزراندن یعنی واسطە و مەحسوبیت و دەستێوەردان یاخو بە شێوەی نیوە هەڕەمەکی دامەزراندن یعنی بۆ نمونە پەروەردەی سێمانی لەم چەند ڕۆژای ئەلانی کردەڵێ 5,000 کەس من فایزم هەیە بەڵام بۆ ساڵی ئەم ساڵیش 2657 کەس دامەزرێنم ئەم دامەزراندنەی ئەم جارەی ئەڵێ زۆر بەدڵمە بۆ بە پێی وەسفی وەزیفی خۆی دایڕشتۆتەوە و لەسەر داواکاری پەروەردەکان و خوێندنگاکان کە بۆ نمونە کە شەواغریان لەم پۆستانە هەیە یعنی بەخواستی خۆی بە دڵی خۆی ئەم جارەیان بە پێی وەسفی وەزیفی بە پێی پێویستیەکەی خۆی ئەو میلاکەی کە بۆی هاتۆ دایڕشتۆتەوە و دابەشی کردووە بەسەر 11 پەروەردەی پارێزگای سلێمانی و بەسەر 2158 خوێندنگا. طبعا لێرە حکمەتەکە لە چیایە ئەوەیە کە بتوانرێ یەکەم خواستی فەرمانگەکان بەڕاستی بێتە دی یعنی بە عشوایی بە هەڕەمەکی خەڵکیان بۆ نەنێڕێ وەکو ساڵانی تر وەکو خۆیان ئەڵێن بۆ دامەزراندن بەخواستی خۆی دوو عەدالەت ڕاستگۆیی لە دامەزراندنە و فرسەتی کار یعنی فرسەت بە هەموو کەسێکی ئەم سیستەمەوا داڕێژراوە کە مەجای دەستێوەردان و داتاسازی نەبێت لە دەروی ئەو پێوەرانی کە بەڕێستان و لیژنەکەتان داتانناوە ئەو سیستەمە وا داڕێژراوە لەسەر ئەو پێوەرانەی کە بەپی CV ئەو بەڕێزانە پێشکەشیان کردووە بە پشگیری زانکۆکەی لە نمرەکەی و ساڵی دەرچوونی تەمەنەکەی کە لە دەفتەر نوفوسەکەی ساخی کردو بۆمانی نردووە
لەسەر زەواجی ینی باری کۆمەڵایەتەکەی ئەگەر خێزاندارە یا ئەمانەیە لە دەفتەر نووسەکەی نووسراوە یا نوسخەیەک لە عقدی زەواجەکەی بۆی دوو خاڵ وەرگێ هەروەها لەگەڵ ئەو خزمەتەی بە کاتی لەگەڵ حکوومەتا کردوێتی بە پشتگیری ئەو فەرمانگەیە تابان ئەمانە هەمووی پشتگیری لەگەڵایە ینی لەسەر ئەو پێوەرانە کە خاڵبندی بۆ کراوە و بەرنامەی کۆمپیوتەرەکە خاڵەکانی داوا پێ و خاڵ ڕیزبندی خۆی لە اختصاسەکەی خۆیان وەرگردووە ئیتر کەسێک چۆن ئەتوانێت دەستێوەردانی بکە لە خوا بە زیابێ گەنجی ئێمەش ئێمڕۆ ئەوەندە هوشیارە لە هەموو ڕوویەکەوە ئێمە سیستەمی خاڵبندێکەکەمان کاشکرا کردەوە لە سایت و لە جەریدە و ئەلانمان کردو هەموو کەسێک ئەو پێوەرانە خاڵبندەکەی خۆی زانێ بڕات هەبێ هەموو کەسێکە زانێ ئەگەر بە پوینتێکیش کەسێک پێشی کەوتوێ بەخوا لێمان خۆش نابێت زۆر باش نەکەو لێمان خۆش نابێت من خۆم یاخۆ ئوستافەی هەمانە نەخوا لێم خۆشە بێ نە ئەو ملەتەی کە من خزمەتیەکەم زۆر سپاس دەکەم بەڕێز کاکلێر وەکو خوێنکارێکی زانکۆ هاوکات وەکو کەسێکە لەسەر مێزی پرۆگرامەکەمان نوێنەرایەتی دەردەدڵی گەنجانەکەی دیالانی کەم و کەسانەی کە گلەیان لەم سیستمە هەیە بەو پێیەکە بۆ پرۆگرامەکەمان ئەو سیفەتە هەیە لەسەر قسەکانی مامۆستا ڕاتچیە هاوکات ڕاتچیە بەرامبەر بۆ گلێ و گازندانی کە لەسەر ئەم سیستمە هەیە بە تایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە من بۆیە بەشێکی استنادی ناکەمەوە سەر بەڕاستی گلەیەکی زۆر هەیە بەڵام بۆ خۆتان ئەزانن ئەمە من ناتوانم ئەگەر شتێک بەڵگە و ئەدیلەی پێویستم لە بەردەستانە بێ بەستانیا بۆ مجاملەکردنی بینەر بیوروژێنمەوە مەسەن ئەوەی جەنابتان وەکو کەسێک کە متابعی سیستمەکەتان کردووە چ سەرنج و تێبینیەکتانەیە پێتان وایە تا ڕادێکی زۆر ئەم سیستمە توانیوەتی تەجاوزی ئەو واستە و مەحسوبیەتی جاران بکاوە نوعێ لە عەدالەتی تێدا بێوە تەنیا پێوەر کە خەڵکی لەسەردا ئەمەزرێ ئەو پێوەرانە بێ کە لیژنەکە دایناوە بە شێوەیەکی ڕوون و شەفاف و ئاشکرا دەمەوێت بەرگری لە سیستم بکەم چونکە کاتێک کە بەرگری لە سیستم ناکەی بەرگری جۆرێک لە فەوزای ناسیستمی دەکەی لەر کاتێ باسی سیستمەکەی جۆرێک لە ڕێخستن هەیە بۆیە وەکو سیستمەکە جێگەی دڵخۆشیە بەڵام لە ڕاستیدا وا ئەزانم سیستمی دامەزراندن لە بنەڕەتدا هێندەی سیمایەکی سیاسیانەی هەیە هێندە بە ئامانج و یان بەمەبەستی پڕکردنەوەی کن و کە لە بەرەکانی فەرمانگە حکومیەکان و وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان نییە واتە هێندەی کە ئیش لەسەر ئەوە دەکرێت وەکو کەمپینێکی علامی بە خەڵک بفرۆشرێتەوە وەکو ئینجازێکی حکومەت بە خەڵک بفرۆشێتەوە هێندە هەدەفەکەی ئەوە نییە نەقسێکمان لە حکومەتە بێت لە ئیدارەکردن لە ناو مؤسسات و جمگە سەرەکیەکان هەبێ بۆیە خەڵک دامەزرێنین چونکە خەڵک ئیشی وەستاوە لەسەر ڕایکردنی حکومەت مۆزەفی ئیداریمان نیە مۆزەفی مهندیسمانە هوەریمانە مەساحمانیم خەڵکانەمانە ینی سیمایەکی سیاسیانە هەیە بەڵام لە قسەی گرنگ لەسەر سەرکەوتنی ئەو سیستمە ئەو کاتە دێتە دی کە بزانین ئەم سیستمە تا چەند خزمەتی بە قەیرانی بێکاری کردووە لە هەرێمی کوردستاندا واتە گرنگی سیستمەکە سەرکەوتنی سیستمەکە پەیوەندیدارە و پەیوەستە بە چارەسەرکردنی بەشێک لەو قەیرانی بێکاری کە ئێستا لە ناوان گەنجان و خوێندکاران و قوتابیان لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام کە بەڕست کاکتواناوتی وتی ئەمە وەکو هەنگاوی یەکەم وەکو هەلی کارەمە مبادرەیەک و دەست پێشخەریەکی حکوومەت بوو ئەمە مەسەڵەن مبادرێکی باش نییە ئەمە زیاتر بدوێم بۆی وەڵامی تۆ وەڵامەکەت دەست بکەوێت باش دەچوانی زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیە وڵاتن هاوڵاتیم هەرێمە دەوڵەمەندن حەقی ئەوەیان هەیە معیشەتێکیان بۆ بدۆزرێتەوە حەقی ئەویان هەیە شوێنی شەزیەبوون و سەکەنیان هەبێ حەقی ئەویان هەیە بیمەی کۆمەڵایەتی و سەحیان هەبێ حەقی ئەویان هەیە سوودمەند بن لە خوێندنێکی بەخۆڕایی حەقی ئەویان هەیە ئەو مافە ئابوووریانەی کە زۆربەی مؤسسە گەورە و نێودەوڵەتیەکان بە ئینسانی وڵاتەکانی بەخشیوە لەم هەرێمەشدا بە گەنجانی ڕێگاکەی هەمویان تاعینکەن هەموو تاعینکردنی یەکێک لە مشکلەکان کە من لێرە ئاماژەی پێ بکەم ئەوەیە قسە لەسەر ئەوە بکەین ئەم خەلە لە گەورەیە چییە لە سیستمی لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستاندا هەیە یعنی بنمونە زۆر غەڵەتە لەوەیە کە پێمان وابێ حکومەت پێویستە ساڵانە هەموو خەڵکانەی بەرهەم دێن لە زانکۆ پەیمانکاندا دەبێت دامەزرن لە هیچ شوێنێکی دنیاش دامەنیە بەڵام ئایا حکومەت لە کەرتی تایبەت چی کردووە بۆی بتوانێت دەستی کار لە خۆیان جێبەجێکاتەوە لە کاتێکا خۆت دەزانی دوو حزبی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستاندا هەر لە دوای ڕاپەڕینەوە ئیشیان زۆر لەسەرەوە کردووە هەر شتێک دەیکەن بە ئامانجی خزمەتی حزبی خۆیان بیکەن یعنی کە هەموو مۆزەفەمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستاندا لەبەرەوە نییە دیسان پێویستیمانەوێت بەڵکو لەبەرەوەی چۆن بتوانی زۆرترین نفوزی حزبی خۆت لەناو حکومەت بەکاربێنی بۆ بەرژەوەندی حزبەکەت ئەنجا لەسەر ئەوەی کە ئەم سیستمە ئەتوانێت خزمەت بکە و من پێم وایە ئەگەر
لەو 25,000 کەسە 20,000 کەسیش بە عدالت دابمەزرێ هێشتا خێرێکی زۆر گەورە دەوێت لە هەرێمی کوردستان لە هەموو نەعەدالەتیەوە بینە سەرەوەی بتوانین لە 25,000 کەس 20,000 کەس زۆر باشە. بەڵام یەک کۆمنتی بەس لەگەر پێت بڵێن من پێم وایە ئەو 25,000 بە ڕێزەی کە ئەم جارە دامەزرێن حەقی خۆیانە و مافی خۆیانە دابمەزرێن و ئیش بکەن لە ناو سلکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام پێم وایە 25,000 کەسی بێکاری ئاشکرا دەکەیتە پەردەپۆش و هیچ تر ناکەیت. زۆر باشە من پرسیارەکەم وەڵامەکەیم دەستگیر نەبوو سەبارەت بەو بڵین هەندێک لێرە لەوێ گلەی و دەردەدڵە کرێەوە کۆی کە جەنابتان لێرە نوێنەرایەتی تا ڕادەیەک گەنجانەکەن و ئێوە مەسەڵەن متابعی دەردەدڵەکانی خەڵکو و گەنجان و ئەوانی فۆرمیان پڕ کردوێتەوە لەسەرەوە قسەت چییە؟ ئەتوانین بڵین مەسەڵەن ئەم سیستما تا ڕادەیەک ئەو سیستمەیە کە چاوەڕوانین ئەو عەدالەتی تایەکە بە ڕێزانە فەرمونیان لەسەرمە هیچ کۆمنتێکت هەیە؟ من تەمەنا دەکەم عەدالەتی تیابێ بەڵام بەپێ و مەسانێک کە لە فەیسبوک و لە هاوڕێ خوێندکارەکانم لە زانکانی سەلاحەدین و دهۆک و کۆی و سلێمانیش بەدەستم زیاتر چیەوە باز لەوە دەکەن کە عەدالەتی تیانیەوە باز لەوە دەکا کە خوێندکارێک لە گروپەکەی خۆیەتی یەکێک لە ئەولەویەت و ئەفزەلە لەم سیستەمەیە بۆ نمرەیە یعنی ناکرێ خوێندکارێک لە گروپێکی تایبەت لە کۆلێژێکی تایبەت لە بەشێکی تایبەت مەسەلەن لە 10 ئەوایل بێ ئەو دانە مەزرێ بەڵام خوێندکارێک دامەزرێ کە لە ڕیزبەندی دەرچوونەکاندا لە 54 دێک کە من یەک نمونەم ئاوا بەناولایە لە دوایان بەرنامە پێشکەشی مامۆستا محمودەکەم مامۆستا حاڵەتی واتە سەورەکە هەبێ تەحەداکەم کاڵێم تەحەداکەم یعنی ئێمە علمیانە تەحەداکەین لە هەموو ڕوویەکەوە احتیمال ئەو بەڕێزە و باسی کە ئێمە شوێنی نیشتەجێبوون زۆر گرنگە لامانەوە لە بڕیارەکەیشە هاتووە هەر کەس و لە سنووری قەزای خۆیان نیشتەجێ بێ زۆر و پرسیارەمان لەکەن کەسێکەیە لە ناو شاری سێمانی ئەڵێ من خاڵەکانم 115ە بەڵام ئەوەی بینم هاوڕێکەم لە هەڵەبجە بە 75 دامەزراوە پێڵینەوە بڕیارە ئەگەر ئەو پەنجایشی هەبێ ئەو بە پێی بڕیارەکە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان بە پێی ڕێژەی دانیشتوان میلاکی بەرکەوتووە یعنی ئێمە ئەو میلاکەی کە لە 25,000 کەس هاتووە بۆ هەرێمی کوردستان و لە 143 ئێمە بردوومانە پارێزگای سێمانی بۆ گەرمیان لە 1970.8 بۆ 12 قەزاکەی سلێمانی و لە 120.2 بۆ گەرمیان چووە هەمان کاتە ئەو بەشەی کە بەر پارێزگای سێمانی کەوتووە و گەرمیان کە 10,080 کەسە ئەم 10,080 کەسە 2024 چۆ بۆ گەرمیان ئەم 8,000 ئەمێنێتەوە ئەم 8,000 تەباندا بەش بۆ بە پێڕی ڕێژەی دانیشتوانی قەزاکان یعنی هەر قەزایەک بۆ نمونە مرکزی سێمانی قەزای سێمانی کە ڕێژەی دانیشتوانەکەی بەرامبەر 12 قەزاکە لە 141 لە 141 دانیشت فرسەتی کارەکەی بردووە هەروەها هەر قەزایەک بۆ خۆی و لە ڕاستە لژنەی باڵای دامەزرانی پارێزگا هەیە لە هەمان کاتە ئەمرێک دەرچووە لیجانی فەرعی قەزاکان هەیە کە قایمقام لیژنەیەکی هەیە سەرۆکی لیژنەی قەزاکەیەتی بۆ دامەرزاندن شەڕ ئەکا لەسەر ئەوەی کە ئاخر کەسی کە بۆی دانراوە بڕوات لەبەرەوە کە لەسەر ئاستی نیشتەجێبوونە واردە کە کەسێک لێرە دەرەجەکەی زۆر بەرز بێ نفسی هاوڕێتی نفسی اختصاسەتی کە دەرچوون بەڵام ئەوەی کە لە پشدەردا ئەبەزی و کەمتریشی هەبێ لێ دامەزرێ یعنی بە پێی شوێنی نیشتەجێبوونە بەزەگەر ئەو نمونەی کە من باسم کرد لە ناو قەزای سلێمانی ئەتوانی ئیستا بیخیتە بەردەستمان لەبەرەوەی پەیوەندی بە حەقی ئینسانێکەوە کە من نامێناوەکەی بۆ ناومێنە بەس دواتەکەم دەرێت دواتەکەی لامەکەم ماوەسادرێت کۆدەکەیم دەرێ کۆدی ئەو شخصە ئیستا من ئەو کۆمپیوتەرەکەەوە بۆت و پێتەڵێم و کۆدی ئەو شخصیشم دەرێت کە ئەو ئەڵێ پێشم کەوتەوە زۆر باشە من بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاش ناوبڕەکە مەسەڵەن ئەو دەرفەتا ڕەخسێنین بۆ کۆدەکە لەبەرەوە مۆزوعە بە ناڕۆشنی بەجێ نەمێنێ چونکە مامەساڵێ تەحەداکەم و وەکو بەڕێز کاگلێری شەڵێ بەڕاستی ئەلم جۆرە گلەیانی کە کاگلێری لە دیارە ئەو گلەی تایبەتی خۆی نییە هەڵبەتە کاتێکە لە وڵاتیاوەندە دەردەدڵ زۆرە کەسێکە بچێتە سەرمێزی بەرنمەیەک لەدایان لاوە ڕائسپێرێ منیش بەش بە حاڵی خۆم بەڕاستی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکە ئەو پرسیارانی کە هاتووە بۆ بەڕێز مامۆستا دواتر ئاراستەیەکەم بەڵام بەڕێز کاکتوانە لەسەر قسەکانی ئەم بەڕێزە کۆمنتت چیە پێ دوایە بەستەنیا سیمایەکی سیاسی بەداخەوە من تەسەوەرکەم کاگلێر خۆی بۆ بەمەستێکی سیاسی بێوێن و قرس لە سیستەمێکی تازی دامەزراندن بگرێکە ئەتوانم بڵێم گۆڕانکاری جمعیە لە دامەزراندن لە کوردستان من لەگەڵ ئەوەم کا پێش
پێش پسندکردنی ئەم سیستەمە و ئەم ڕێنمایانە دامەزراندن بە شێوەیەکی عشوایی بووە و خەڵک دەرفەتی یەکسان و عدالەتی دادپەروانین لە بەردەمدانە بۆ بۆی دامەزرێ ئەم سیستەمە ئەوێت تا ئەنداز بە یەکجاری تەسکێ و تەسکەکاری واستەکاری دەستی حزب لە دامەزراندن پاشەکشە پێ بکات و نەیهێڵێت و ئەم گرفتانەی کە کاگلێر باسەکە ڕەنگە گرفتی تەکنیکی بن و گرفت ئەمانە نابنە پرسیاری جدی لەسەر خودی سیستەمەکە ئەوەیە کە عدالت بەرقرار کات جگەلەوە من وەڵامی کاگلێرە دەم و کاگلێر بە ئەم خەلەل و ئەم کەم کورتیانە نەخاتە بەردەمی مامەستا لە هەر لە ئەم ڕێنمایانە لەو سیستەمەی کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە خاڵێکی تایە تەمەن ئەکەم کاگلێر و هەر خەڵکێکی کە بیخوێنێتەوە کە ئەوانە ئەتوانن ئەگەر پێیان وابێ نەعەدالەتێک کراوە ئەگەر نەحەقی کراوە ئەتوانن پەنابەنە بەردادگا دادگا ئیداری هەیە لە کوردستان و پێویست ناکە بزنە بەردەمی لیژنەکان ئەگەر لیژنەکە وەڵامیان نەدانەوە یان پێویست ناکە بزنە بەردەمی فەرمانەکان و هەر کەسێک بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی و بۆ ئەوەی کە بڕیاری یەکجارێکی لەسەرەوە بدرێت کە ناحەقی بەرامبەر کراوە یان ناتوانێت پەناباتە بەر دادگا چونکە مەبەستی حکوومەت مەبەستی ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە دەرفەتی یەکسان بۆ هەموو خەڵک بڕەخسێنێ و ڕەنگە لە جێبەجێکردنی ئەم سیستەمە کە تەنیا ئەم ساڵ جێبەجێکراوە ڕەنگە گیرروگرفت و کەم و کورتی تیاابێ بەڵام ئەوەی کە مەبەستی حکوومەت و استراتیژی حکوومەت ئەوەیە کە ئەم سیستەمە و ئەم ڕێمایانە بە شێوەیەکی باش تا ئەندازەیەکی زۆر جێبەجێ بکرێنەوە ئەو حاڵەتانەی کە کاک دلێرویان هەم برادریش کەش باسێکە ڕەنگە پرسیاری جدی لەسەر ئەم سیستەمە دروست نەکات چونکە فشارێکی زۆر لەسەر دامەزراندن هەیە بە پێچەوانەی کاک لێرانی ئابووری کوردستان و وەزعی کۆمەڵاتی کوردستان بە ئەندازەیەک بووە کە خەڵک پێویستی بە دامەزراندن هەیە جگەلەوە سایکۆلۆجیەتێکی شێر لە ناو کۆمەلگای ئێمەیەکە هەر تاچێک حەزەکە و پێی وایە کە دەبێت دامەزرێ بۆی مستەقبەلی خۆی و ماڵ منداڵی زامن بێ لە دو ڕۆژە جگەلەوە کردی تایبەت لە کوردستان کردی بۆ شێوەیە ئەکتیڤ و کاریگەر نەبووە کە ژمارەی زۆری خەڵک بگرێت ئەم سیستەمەی بوو بەرە ئەم سیستەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی کردووە بۆ دامەزراندن ئەتوانم بڵێم بەشێکە لە سیاسەتێکی گشتی بۆ وەگەرخستن و تەژغیل لە چارەسەری گرفتی بێکاری نزیک بینەوە دەستخۆش سپاسەکەم بینەڕین بەڕێز و خۆشەی سپاش ناوبڕێک بزانین دید و سەرنجی منتەدای ئابووری کوردستان چییە لەسەر دامەزراندن بزانین تا چەند دامەزراندن لە خزمەتی ئابووری کوردستاندا و ئەتوانێت چ شتێک بۆ ئێمە سەربار بکات چاوەڕوان